هاوتان لێبێت خوێندکارانی پۆلی حەوت. ئێستا لە بەشی یەکەمین ئێران لە سەردەمی ئەخمینیەکان هەخامەنشینەکان لاپەڕە 135. ئێران لە دەوروبەری ساڵی 800 پێشزاین فارسەکان لە دەوروبەری دەریای قەزوین هاتن بۆ ناوچەی پارس. پارس لە باشووری ئێرانە و لەوێ نیشتەجێ بوون. ماوەیەکی زۆر ملکەچی میدیەکان بوون. لە کۆتایی سەدەی هەشتەمی پێشزاین لە ئەنجامی یەکگرتنی هۆزە فارسەکاندا یەکەم دەوڵەتی فارسی دامەزرا لە سەردەستی ئەخمینس. کۆرشی دووەم پاش پاشا قەمبیزی یەکەم کۆرشی دووەم دەسەڵاتی دەوڵەتی هەخامەنشینەکانی گرتە دەست. لەژێر نازناوی کۆرشی گەورە و لەو ساڵانەدا ملکەچی کیاکساری پادشای میدیەکان بووە. بەڵام لە ساڵی 550 پێشزاین توانی دژی دەسەڵاتی میدیەکان بوەستێ و دەوڵەتی میدیا بڕوخێنێت. ئەگبەتەنە داگیر بکا و هەموو گەنجینەکان بەتاڵان بێت. کۆرش لەو ساتانەدا بە ناوی پادشای میدیا خۆی ناساند. بۆیە میسریەکان و یۆنانیەکان بەو نازناوە مامەڵەیان لەگەڵدا کردووە. کردەوە جەنگیەکانی کۆرشی گەورە زۆر و گرنگن، وەک ڕوخاندنی دەوڵەتی میدیا ساڵی 550 پێشزاین، ڕوخاندنی دەوڵەتی لیدیا لە ئەنادۆڵ ساڵی 546 پێشزاین، داگیرکردنی ئەفغانستان قەندەهار هەردوو هەرێمی سەیحون و جەیحون تا باکووری خۆرئاوای هیندستان. پاش ئەم جەنگانە کۆرش ڕووی کردە وڵاتی بابل و توانی پادشای بابلیەکان بشکێنێ و بابل داگیر بکات. ساڵی 539 پێشزاین نازناوی پاشای بابلی لە خۆینا. بیزی دووەم کەمبوجیا 530 بۆ 522 پێشزاین. قەمبیزی دووەم سەرکردەیەکی گەورەی هەخامەنشینەکان بووە. سەرڕای چەسپاندنی دەسەڵاتی بەسەر ئەو زەویوزارانەی لە سەردەمی کۆرشی باوکی داگیرکرا بوو. هەڵمەتی بردە سەر وڵاتی میسر. ساڵی 525 پێشزاین توانی داگیری بکات. ساڵی 522 پێشزاین لە وڵاتی فارس باردیا برای قەمبیز شۆڕشێکی بەرپا کرد. قەمبیز ناچار میسر بەجێ دەهێڵێت و بەرە وڵاتی فارس دەگەڕێتەوە. بەڵام لە پلانێکدا دارایی یەکەم واتە داریوشی یەکەم توانی قەمبیز لە ناوبەرێت و فەرمانڕەوایی باردیاش زۆری نەخایاند. بزانین دارایی یەکەم داریوشی یەکەم ساڵی 522 بۆ 486 پێشزاین چی کردووە؟ سەرەتای حکمی دارایی یەکەم داریوشی یەکەم بە هەڵگەڕانەوە و شۆڕشی ویلایەتەکان دەست پێ دەکات، بە تایبەتی شۆڕشی میدیا و ئیلام و بابل. دارا هێرشی بۆ سەر بابل دەست پێ کرد و توانی داگیری بکاتەوە و دەستی بەسەردا بگرێتەوە. پاشان شۆڕشەکانی تری میدیا، ئیلام و ناوچەکانی تر دامرکاندەوە. دارا ئەم سەرکەوتنانی لەسەر کێوی بێستون هەڵکەندووە. کێوی بێستون دەکەوێتە نزیک شاری کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان. شایانی باسە شۆڕشەکەی میدیا کوردستان بە سەرکردایەتی فراورتس بوو. وێنەی ژمارە 24 فراورتس سەرکردەی شۆڕشی میدیەکان لە کێوی بێستون وەرگیراوە. دارای یەکەم واتە داریوشی یەکەم لە ماوەی 518 بۆ 514 پێشزاین توانی چەند ڕێکخستنێکی کارگێڕی پەیڕەو بکات. وڵاتەکەی دابەشکرد بەسەر 26 ویلایەت هەرێمدا کە پێیان دەوترا ساتراپ، هەروەها دەستگای تایبەتی ئاسایشی دامەزراند بۆ پاراستنی وڵات و دانانی سیستەمێک بۆ وەرگرتنی باج و ڕێخستنی ڕێگاوبانە بازرگانیەکان. لە ڕووی ئاینیەوە ڕێزی زۆر لە خواوەن ئاهورامەزدا دەگرت کە وای دەزانی سەرکەوتنەکانی لە ڕێگەی ئەم خواوەندەوە بووە و لەمەوە دەرکەوت دارا پەیڕەوی ئاینی زەردەشتی کردووە. وێنەی ژمارە 25 تاقی بۆستان کێوی بێستون سەرکەوتنی داریوش بەسەر دوژمنەکانی. ئەمە وێنەکەیە.
شەڕەکانی یۆنانی ئەخمینی 400 بۆ 480 پێشداین. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ داگیرکردنی وڵاتی یۆنان لەلایەن ئەخمینیەکان لە سەردەمی دارایی یەکەمدا. هەخامنشینەکانەوە ڕاپەڕینی یۆنانیەکان دەستی پێکرد، بە تایبەتی شاری ئەسینا کە پەیڕەوی ڕاپەڕینەکەی دەکرد. ئەوە بوو چەند شەڕێکی گەورە لە نێوان هەردوولا بەرپا بوو. بەناوبانگترین شەڕی دەستی ماراثۆن بوو. ساڵی 486 پێشداین کە بە سەرکەوتنی یۆنانیەکان و شکستی هەخامنشینەکان کۆتایی هات. پاشا ئەحشویرشی یەکەم 486 بۆ 465 پێشداین. ئەم شایە ئەرکێکی گەورەی کەوتە ئەستۆ، ئەویش بەرەنگاربوونەوەی شۆڕشی ویلایەتەکان بوو. لە یۆنان، میسر، بابل یەکەم جار توانی شۆڕشی میسریەکان دابمرکێنێتەوە. ساڵی 484 بۆ 482 پێشداین بە توندی لە شۆڕشی دانیشتوانی بابلیدا و شارەکەی کاول کرد و زەقورە بەناوبانگەکەی وێران کرد. ئەحشویرشی یەکەم خۆی کۆکردەوە بۆ جەنگی یۆنانیەکان، بەڵام لەم هەڵمەتەیدا شکستی هێنا، بە تایبەتی لە شەڕی بلاتیەدا ساڵی 479. پاشا ئەرتەحشتای دووەم 404 بۆ 359 پێشداین. ئەرتەحشتای دووەم لەو ڕۆژەوەی کە دەسەڵاتی لە پەرستگای شاری بازگردە وەرگرت لەلایەن برابچووکەکەیەوە کە ناوی کۆرش بوو، هێرشی کرایە سەر، بەڵام هێرشەکە شکستی هێنا. لەگەڵ ئەوەی بڕیاری لێخۆشبوونی بۆ دەرکرد، بەڵام ئەو سوور بوو لەسەر دژایەتیەکە و ئەو بوو کۆرش جارێ شۆڕشی بە یارمەتی گریکەکان واتە یۆنانیەکاندا کە بە هەڵمەتی 10,000 سواری یۆنانی ناسراوە بە سەرۆکایەتی زەینەفۆن. ئەرتەحشتا توانی بەسەر ئەم شۆڕشە سەربکەوێت و کۆرشی برای بکوژێت. بەم جۆرە لەشکرەکەی زەینەفۆن دوای تەواوبوونی کارەکەیان ساڵی 401 بۆ 400 پێشداین بە کوردستاندا گەڕانەوە بۆ یۆنان. لە ڕێگادا تووشی بەرگری و هەڵمەتی کوردان بوونەوە کە زەینەفۆن بە کاردۆخی ناوی بردوون لە کتێبەکەی ئەناباسیس. شایانی باسیشە دووپادشای هەخەمەنشینەکان داریوشی سێیەم بوو کە ساڵی 331 پێشداین لە شەڕی گۆگامێلا ئەربێلا نزیک هەولێری ئێستا لە بەرامبەر لەشکری ئەسکەندەری مەکدۆنیشکا. بەم جۆرە دەوڵەتی هەخامەنشی ڕووخا. تەواوی ئەنادۆڵ و شام و میسر و کوردستان و عێراق ئێران بوونە بەشێک لە ئیمپراتۆریەتەکەی ئەسکەندەری مەکدۆنی. هەرچەندە ناوچەی میدیا کوردستان دوای شکانی داریوش سەربەخۆیی خۆی بۆ ماوەیەک لەژێر سەرکردایەت ئەتروبات یەکسانە ئەتروباتەکان ڕاگەیان. ساڵی 323 پێشداین ئەسکەندەر لە شاری بابل دەمرێ و ئەنجامەکەی ئەوە بوو ئیمپراتۆریەتەکەی ئەسکەندەر نێوان سەرکردە سەربازیەکانی خۆی دابەشکرا و ئەنادۆڵ و شام و کوردستان و عێراق ئێران بەر سلۆقس کەوتن و ئیتر ئەم سەردەمە بە سەردەمی سلۆقی ناو دەبرێت. میسریش بە بەتلیمۆس کەوت و ئیتر ئەم سەردەمە بە سەردەمی بەتالیسا ناو دەبرێت. ڕاهێنان فارسەکانی کە لە ناوچەی پارس دانیشتەجێ بوون ماوەیەکی زۆر ملکەچی گریکەکان، میدیەکان، حیسیەکان بوون.